بەیانیتان باش هاوڕێیان و خۆشەویستان، هیوادارم هەموو لایەک لە ساغ و تەندروست باش بن. ئەمڕۆ 29 چواری 2020 زۆر جار پرسیارێک دووبارە ئەبێتەوە کە چ بەنامە بێ یا چریەن بۆ لامان. پرسیاری ئەوە ئەکرێت ئەڵێن ئایا باڵندەی ماڵی کاتێک یەکێک باڵندەی چێبێ لە ماڵەوە غەندورە، تێرەحوبە، کۆکتێلە، تووتیەکانە بە هەموو جۆرەکانیەوە. پرسیارێکە زۆر جار لە ڕووی مرۆڤایەتیەوە، ینی بە هەز بەرپرسیارەوەیە. پرسیارێکە کرێت ئەڵێ گوناح نییە ئەم باڵندێ ئێمە مێیەکی بۆ نێنین یا مێ نێریی بۆ نێرین بۆی لەگەڵ یابێ بۆی جوود ببیا بێکەوە ببن. بەڕێزان ئەم پرسیارە تەڵەن زۆرە کرێت. من ئەوەی کە خۆم ئێڵەم ئەمە بەڕێ و بۆچوونی خۆمە کە ئەوەی هەستی پێکەنەوەی بینیمانە و لە ڕێگەی ئەزمونمانەوە کە سیرمان کردووە و لە هەموو گیانیشە هەروایە نەخێر مەرج نییە تۆ ئیلا بێ تاچێ بێنی بۆ ئەو باڵندە ماڵیی کە هەتا نێر بێ یا مێ بێت. زۆر ئاساییە، ینی ئەم باڵندانە کاتێک کە ماڵی ئەکرێن کە لە ماڵەوە لە لای خۆت ئەبن، ئەوان زیاتر با بڵین هۆگری مرۆڤ ئەبن، زیاتر لەگەڵ مرۆڤە تێکەڵە بن. زۆر کەسیش پرسیاریەوەکە من باسی ئەوە ناکەم کە ئاڵێ باڵندەیە کە ماڵی بێت جوود نابێت یا کێشی نەخێرە مشتی وان نییە. ئەمە پەیوەندی بەوە نییە ماڵی بێ یا ماڵی نەبێ. باسی ئەوشمان کردووە باڵندە هەیە وەحشیشە، ینی با بڵین ماڵیش نەکراوە و بەرهەمیشی لێ ناگیرێ یا زۆر قورسە بەرهەمی لێ بگیرێت. باڵندەژێ نێرەکە و میەکەش ماڵین و 5 بێت و 6 بێت و هەڵێنی و بەخێوی شەکا و بەبێ کێشە. لەبەر ئەوە بابەتێکی کێ، بەڵام تۆ هێنانی تاکێک بۆ ئەوەی کە هەتە لە ماڵەوە مەرج نییە تەیرە بەوە با بڵێن ئێمە کارێک ئەەکەین کە بۆ تەیرەکە خۆش بێت یا باش بێت. چکە تۆ کاتێ باڵندەیە ماڵیەکەی ئەم باڵندەیە و کووتمان هۆگری مرۆڤ ئەبێت، لەگەڵ مرۆڤە کات ئەباتە سەر، وکو خۆمانەی بینین یاریە کا لەگەڵ تا کەوتۆتە سەرەوە من کەسەی کە هەیەی چەند لەگەڵ یا خەریکە بێت، قسەی لەگەڵا ئەکات، فێری قسەیەکات، فێری ئەوەیەکات، زۆر هەڵس و کەوتی ئەکات کە باڵندەیەکی کێوی دەرەوە نیەتی. بەڵام مەسلەی ئەمێنێتەوە سەر سینەکەی کە ئەمەش پەیوەندی زۆر ئاساییە، ینی کە ئەم باڵندەیە ئێمە بە پێچوانەوە زۆر جاریش باسمان کردو ئەگەر باڵندەیەک جوود نەکرێ بە هەموو جۆرەکانیەوە دوو ئەوەنێ ئەو تەمەنە ئەژی کە جووتی ئەەکەی. بۆچی؟ لەبەرەوەی کە باڵندەیەک جووتی ئەەکەی چ نێر بێت چ مێ بێ وزەیەکی زۆر سەرف ئەکات، وزەیەکی زۆر سەرف ئەکات بۆ تەڵقیحکردنە چنێرەکان مێەکان کە بۆ هێلکەکردن و دروستکردنی هێلکێ، بۆ بێچوو بەخێوکردنە، بۆ ئەوەیە کە تۆ ئەم تەیرە با بڵێن هەموو جارێ باسمان کردو ئەگەر ئێمە بیت و دراسی تەواوەتی بچیتە ناو هێلکەکردنەوە ئەزانی ئەم مێ چ قورساییەک ئەبینێت، نێرەکە چ قورساییەک ئەبینێ لەگەڵ مێگە کاتێ بێچوو بەخێوەکەن، کاتێ مێکە هێلکە ئەکاتەوە و مێکە نێرەکە بەخێویەکات چ وزەیەکی ئەوێت، چ وزەیەک لەم باڵندەیە ئەڕوات. لەبەر ئەوەیە بەڕێزان پێویست ناکات، یعنی مەرج نییە بە پێچانەوە کووتمان کاتێ باڵندەیەکی ماڵی ئەبێت ئەگەر جوود نەکرێ تەمەنی درێژترە بێت، زۆرتر ئەژی، بێکێشەتریش ئەبێت. لەبەر ئەوە مەرج نییە تۆ بیل لەوە بکەیتەوە باڵندەیە کە هەو بێ لە ماڵەوە ماڵی بێت تۆ دانەیەشیکەی بۆ بێنی ئللا لە کاتێکا کە تۆ بتەوێ ئەمە وەچە بخۆنەوە. خۆ لە مرۆڤیشا هەروایە کاتێک ئاڵێ مازان مەسەلەیەکی عەرەبی ئەڵێ ئەو کەسەی من خەلەف لەم یەموت، یعنی مەقسەیەوەی کە هیچێکە مناڵێکی بوو نەمردووە، مەبەستی لە وەچەکانێکە ئێڵێتەوە بۆ وەچەی دوای خۆی. لەبەرەوە وکوتمان مەسەلەی جوودکردنی باڵندەی ماڵی تەنها بیرۆکەکە بۆ ئەوەی ئەگەر کەسێک خۆی حەسکە ئەم باڵندانە زیاکا لە ماڵەوە بێچویان دەربێنێ بێچویان بەخێوکە یا زیاب بکەن ئەجینا طبعاً ئەگەر بکرێت ئێمە مەبەستەکەی ئێمە بووی بە وازحی بکە، ئەگەر بکرێت جووتی کەی بۆ ئەوەی زیاب بکەن ئەمە شتێکی باشە زیاد ئەکەن بۆ زیادکردن. بەڵام تۆ بی لەوە بکەیتەوە بڵێ من تاکێکی بۆ ئێنم بۆ ئەوەی بێتاقەت نەبێت. زۆر جارێ مە ئازانین ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی ئەم بێچووە ئەم تەیرە ماڵیە ئەم هۆگری کە بۆ مرۆڤەتی ئەیا بە باڵندەکەی کە و بۆ شێوەی ماڵی نامێنێتەوە. ئەمە وەکو هەج بە ڕێزێکیش هەر پرسیاری چێ بێت بە وەڵام تەبانەمە بەحساب وام کرد کە نەی بینن دوایی بڵاییکەم و بەڵام بیرم چوو ئەوە من چاوی هەمووتان ماچەکەم هەج بە ڕێزی هەج پرسیاری چیە بێ لەسەرەوە ڕوونکردنێ من ئەتوانم بە نووسین وەڵامی بەمەوە چاوی هەمووتان ماچەکەم و کاتێکی خۆش بۆ هەمووتان.